بەردەوامە بین لە زنجیرەی بژاری دەروون کە باز لە نەخۆشیەکانی دینداریەکەین دوای ئەوەی باسی ڕێابازی و گیانی کوێخایەتی و بەدگومانیمان کرد ئەمڕۆ دێینە سەر ئاڵلقەی چوارەم کە باسی سستی و لێچوونەوەی. ئەمە یەکێکە لە نەخۆشیەکانی دینداری، خی پەروەردگار ئێمەش و ئێوەشی لێ بپارێز. سستی دیارە لە ڕووی زمانەوانیەوە پێچەوانەی چستی و چالاکیە، لێچوونەوە شواتە کۆتایی پێهێنان. لێچوونەوە لە ئەسڵە بۆ ئەو مریشکە وتراوە کە هێلکە ئەکا و ئەگاتە کۆتا قۆناغی هێلکەکردن کە لەوە بە دوای تر نایکە. سستیش دیارە بە معنای تەمەڵبوونە دوای ئەوەی کە خێرا بۆ هێدی بۆتەوە هێواش بۆتەوە یا تونند و تۆڵ بۆ گورجوگۆڵ بۆ دوایی سست بووە. ئەمەش هەمووی بەو مانایە نەهاتون. لە ڕووی زاراوەییەوە لە بانگەوازی ئیسلامیە و لەناو کۆمەڵە ئیسلامیەکانە سستی و لێچوونەوە کە بە عەرەبی پێوترە ئەلفتور بەوە ئەڵێن کە کەسێک دیندارێتیەکەی بە جددی گرتووە لە سەرەتاوە کەوتۆتە بەشێک لە زانستی شەرعی یان لە بانگەواز لە کاری ئیسلامی لە دەرکەوتن یان لە جیهادکردن پاش فترەیەکی پێچوو دوای وردووەردە سست بووە. ئەم سست بوونە ئەگەر بێت و چارەسەری بۆ دانەنێ و لە حەدێکان نەیوەستێنێ و گەرم و گوڕێتی بۆ بگەڕێتەوە و شەحن ببێتەوە خوا لاماندا ئەڕوا بەرە و لێچوونەوە واتە بەرە و یەکجاری وازێنان لەو کارێکە کردوێتی. ئەوەش دژوارەتی لەسەرەوە هەیە کە ئەشێ وای لێبێ واز لە دیندارێتیەکە بێنێ. نوێژی زۆر کردواز لە نوێژ بێنێ، جیهادی کردواز لە جیهاد بێنێ، چست و چالاکی کاری ئیسلامی نواندووە واز لەوە بێنە لەو سارد ببێتەوە. ئەوانە هەمووی بە تاکید خطوورەتێکی زۆر زۆریان هەیە و پێویستە ئینسانی مسلمانیش خۆیان لێ بە دوور بگرێ. ئێمە ئەگەر هاتوو زانیمان هۆکارەکانی دروستبوونی سستی و لێچوونەوە چین، ئەبێ دوایی بگەڕین بە دوای ئەوەی بزانین چارەسەرەکانیشی چین. دوای ئەوەی کە لەو نێوانەدا کاریگەری سستی و لێچوونەوە لەسەر تاکەکە باسەکەین هەروەها لەسەر ئەو کۆمەڵکاریی کە لەگەڵ مسلمانانی ترا کەوتۆتە ئیشەوە.